سوێن بەخوا ئەگەر پرسیار لەو بێباوەڕانە بکەیت چێ ئاسمانەکان و زەوی دروست کردووە و ڕۆژ و مانگی ڕامهێناوە بێگومان دەڵێن خوا دەیکەواتە چۆن لە پەرستنی خوا لادراون. الله يبسط الرزق لمن يشاء من عباده ويقدر له إن الله بكل شيء عليم. خوا ڕۆزی فراوان دەکا بۆ هەر کەس لە بەندەکان کە بیەوێ یا کەمی دەکات. ولئن سألتهم من نزل من السماء ماء فأحيا به الأرض من بعد موتها ليقولن الله قل الحمد لله بل أكثرهم لا يعقلون. وأجر پرسیاریان لێ بکەیت چێ لە ئاسمانەوە باران دەبارێنێ ئینجا بەو بارانە زەوی مردووی زیندوو کردەوە بێگومان دەڵێن خوا ئەی محەممەد صلی الله عليه وسلم بڵێ هەموو سوپاس هەر بۆ خوایە بەڵام زۆربەیان ژیریان بەکار ناهێنن.